بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایلەوە بەداخەوە چی زۆر بووە؟ فەزەحکردنی خەڵک، حیابردنی خەڵک، ناشرینکردنی خەڵک. بەڵام ئەوەی کە سەترکردنە، داپۆشینی عیب و عاری خەڵکە کەم بۆتەوە. پێمان خۆشە عیب و عارەکانمان بشارێتەوە، بەڵام هی خەڵک ناشارینەوە. پێمان خۆشە فەزەح نەکرین، حیا نەبرین، ئابڕوو نەبرین، بەڵام خۆمان ئابڕووی خەڵکە بین، یاخود تەئیدی ئەو کەسەکەین ئابڕووی فڵان کەسی برد. ئەلحەمدوللا فڵان کەس حەیە چوو، دڵنیا بە ڕۆژێکیش دێ خەڵک ئاو بۆ تۆ کاڵێ ئەلحەمدوللا. بەسەرێ دڵخۆش مەبە بەوەی کە فڵان کەس حەیای چوو، فڵان کەس شەخسیەتی ڕووشا، فڵان کەس ئابڕووی چوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. دڵخۆش مەبە، چونکە خۆت ئەو موقیفەت پێخۆش نییە، وایە؟ دە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە هەتا ئەوەی بۆ خۆی پێخۆش، بۆ براکەشی پێخۆش نەبێ، بۆ خوشکەکەشی پێخۆش نەبێ. پێت خۆشە حەیات بەرن؟ نەبەخوا دە حەیای خەڵکی مەبە. ئەو کەسەشی حەیابەرە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆ تەئیدی مەکە. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم؟ دەفەرمێ ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة، رواه مسلم. هەر کەسێک عیب و عاری مسلمانێک سەترکە و بیشارێتەوە، خوا لە دنیا و قیامەت عیب و عار و کەم و کوڕەکانی دەشارێتەوە و سەتری ئەکا. پێت خۆشە خوا سەترتکە؟ بەڵێ دە حەیای خەڵکی مەبە. ئەوەشی حەیای خەڵکی برد لایکی بۆ مەکە و دەستخۆشی لێ مەکە. دەستت خۆش بێ فڵان کەست ڕسوا کرد، پەنا بەخوای گەورە دەستخۆشی لە چیەکەی؟ لە دڵنیا بەخوا سەتری عیب و عارەکانی تۆش ناکات. با لە خوا بترسین، خەڵکی فەزح کرا پێمان خۆش نەبێت، چونکە با ڕقیشمان لێ بێت، چونکە کابرا فەزح کرا با دڵمان خۆش نەبێت، چونکە بەخوا ئەویش حەزەکە شعوری هەیە، بێتاقەتە بێ، خەمبارە بێ. با پێمان خۆش بێ خەڵکی سەتر بکە. ئیسلام فێرمانی کرۆ سەتری عیب و عارەکان بکەین، نەک حەیای خەڵکی بەرین. بەڵام بەهۆی ئەمەوە قیامەتی خۆمان ڕەش کردووە، چۆن مۆبایلەکەش ڕەشە خۆمان ئاوە قیامەتی خۆشمان ڕەش کردووە.